سڵاو و گوڵە جوانەکانم، ئاواتەخوازم زۆر باش بن. هاتمەوە لاتان بە بابەتێکی تر. بابەتەکەمان کۆماری کوردستانە. ئێستاش دەست دەکەین بە خوێندنەوەی ئەم بابەتە. فەرموون. مەهاباد یەکێکە لە شارە دڵگیر و خۆشەویستەکانی کوردستان. ئەو شارە کەوتۆتە ناوچەی موکریان لە ڕۆژهەڵاتی کوردستان. مەهاباد شوێنێکی تایبەتی لە دڵدەروونی ئێمەی کورد هەیە، چونکە سەردەمێک پایتەختی یەکەمین کۆماری کوردستان بووە. ئەو کۆمارە لە 22 کانونی دووەمی ساڵی 1946 زاینی دامەزراوە. لە کۆبوونەوەیەکی زەماوەری زیاتر لە 20,000 کەس لە گۆڕەپانی چوارچرا لە شاری مەهاباد ڕاگەیەنرا و پێشەوە قاسی محەممەد بە سەرۆکی ئەو کۆمارە هەڵبژێردرا. پێشەوە قاسی محەممەد لە شوێنێکی بەرز کە بە تایبەتی بۆ ئەو بۆنەیە دروستکرا بوو لە بەردەم جەماوە وەستا و گوتی وا ئەمڕۆ گەلی کورد توانی کۆمارێکی خۆی پێکپێنێت تاوە گەلێکی سربەخۆ لە خاکی خۆی بە ئازادی بژی. دوای ئەوەی قاسی محەممەد بەسەر کۆمار هاتە هەڵبژاردن، ئەویش کەوتە ڕاوێژکردن بۆ پێکهێنانی ئەنجومەنی وەزیران کە لە 13 وەزیر پێکات بوو. دوای پێکهێنانی دام و دەستگاکانی قاسی محەممەدی سەرکۆمار لە بەردەم ئەنجومەن سوێندی یاسایی خوارد و گوتی سوێن دەخۆم بەخوا و قورئانی پیرۆز وەبورن ئەوەندە ناخوێنمەوە پێم گونجاو نییە تا دوا هەناسەی ژیان و دواتنۆیکی خوێنم بە گیان و بە ماڵ لە ڕێگەی مانەوەی کورد و بەرزکردنەوەی ئەم ئاڵایە کەمای شانازی هەموو کوردێکە کۆشش بکەم و توانەکەوم. کۆماری کوردستان گرنگێکی زۆری بە بواری پەروەردە و فێرکردن و ڕۆشنبیریدا. لە ماوەی نزیک لە ساڵێک چەندین ڕۆژنامە و گۆڤاری کوردی دەرچوو. شایانی باسە هەر لە سەردەمی ئەم کۆمارە یەکەمین گۆڤاری منداڵان بە ناوی ڕووگاڵی منداڵانی کورد دەرچوو 3 ژمارەی لێ بڵاوکرایەوە. بەداخەوە دوژمنانی کورد توانیان ئەو کۆمارە ساوایە لە ناو ببەن کە بەڕاستی بوو بۆ مایەی شانازی و جێگەی هیوا و ئاواتی هەموو کوردێکی لەسۆس. پێشەوە قازی محەممەدی سەرکۆمار و چەندین هاوڕێ و هاوسەنگەری لە سێدارە بدەن. قازی محەممەد وەک قارەمانێکی بێوێنە لە بەردەم پەتی سێدارە ڕوبەڕووی جەلادەکان وەستا و نەیهێشت چاوی ببەستەوە، بەڵکو بەو پەڕی دڵگەرمیەوە و شۆڕشگەڕیەوە گوتی من شەرمەندەنیم لە ئاسنەتەوە و نیشتیمانی خۆشەویستم تاک ئەلێرە زیادکەن بێ زەحمەت قوتابیەکانم تا چاوم ببەستن. من دەمەوێ لە ئاخرین دەقیقەی ژیانم بەسەر بەرزیەوە لە نیشتیمانی جوان و خۆشەویستم بڕوانم. من کوڕی ڕاستی نەتەوەکەم بووم. بژی نەتەوەی کورد، بژی ڕزگاری کوردستان. ئەمە شاری مەهابادە کەوتۆتە ناوچەی موکریان لە ڕۆژهەڵاتی کوردستان و یەکەمین پایتەختی کۆماری کوردستانیش بووە. ئەمە شوێنەی پێشەوە قازی محەممەدە. ئێرە گۆڕەپانی چوارچرا لە شاری مەهاباد. لە 22 نیسانی ساڵی 1946 کۆماری کوردستان دامەزرا. پێشەوە قازی محەممەد بوو بە سەرۆکی ئەم کۆمارە. بەشێک لە وەسیەتنامەکەی پێشەوە قازی محەممەد لە دوژمنایەتی یەکتر دەست هەڵبگرن، یار و یاور و خۆشەویستی یەکتر بن، پشت بە یەکتری ببەستن. بە خۆتان بێهودە بە دوژمن مەفرۆشن، دوژمن هەر ئەوەندە ئێوەی دەوێت کە کاری پێتانە. هێمای سەرکەوتنتان لە یەکگرتندایە، هەر نەتەوەیەک یەکگرتو نەبێت هەمیشە لە ژێر دەستدایە. سەرکەوتن لە خوێندەواریدایە. کورت و پخت باسەکەمان ئەوەیە. پێشەوە قازی بە پێشەوا و شۆڕژگەڕێکی سێربەرزی کورد ناسراوە و ڕۆشنبیری سەردەمی خۆی بووە، چونکە گرنگی دەدا بە کۆبنەوە لەگەڵ لایەنە ناکۆکەکانی نەتەوەی کورد بە پەرۆشی هەموو پارچەکانی کوردستانەوە بووە. پێشەوە قازی گرنگی دەدا بە گەورە منداڵان، تەنانەت گۆڤارێک ڕۆژگاڵی منداڵانی کوردی دەرکردووە و هەروەها ڕێبەری ئەو کۆمارە کوردیە بوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو. وڵەکانم ئەمە کۆتابابەت بوو، هیواخوازم سوودتان لێوەرگرت بێ و ئاواتمە هەمیشە لەو پەڕی خۆشی و شادیدا بن بە تەندروستێکی زۆر باشەوە. سەرکەوتنتان سەربەرزیە بۆ هەموو لایەک. خوا ئاگادارتان بێت.